سلااوان لێبێت و ئەم کاتتان باش. کێشە لە نێوان حکوومەتی فیدراال و حکوومەتی هەرێم لەسەر بابەتی بودجە و چەند پرسێکی تر ماوەی چەندین ساڵە درێژەی هەیە. تا ئێستا ئەم کێشە و گرفتانە یەکلا نەبووتەوە. بابەتی موچە کە چەندین ڕۆژە موچە دابەش نەکراوە لە هەرێمی کوردستان. ماوەیەک لەمەبەر ئەندامێکی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان سکالایەکی لە دادگای فیدراالی تۆمار کردووە. من ئەمڕۆ کۆمەڵێک پرسیار ئاراستەی میوانەکەمەکەم کە نەهرۆ قادر ڕواندزیە میوانی منە کاک نەهرۆ سلااوت لێبێت ماندوو نەبیت. ماوەیە کە بڵێم چەند ساڵێکە کێشە و گرفتی زۆر لە نێوان هەردوو حکوومەت هەیە. ئەم کێشانە بۆ تا ئێستا نەتوانراوە چارەسەرێکی بنەڕەتی بۆ بکرێت. بەڕای من دەگەڕێتەوە سەر ئەوەی کە تێک نەگەیشتنی بعضێک لە حکوومەتی ئیتیحادی و لە هەمان کاتدا لە حکوومەتی هەرێمی کوردستان لۆ ئەوەی کە بتوانن بە چی سیغەیە گفتوگۆ بکەن لە نێوان خۆیان وە تێنەگەیشتنی حکوومەتی ئیتیحادی لە ناوەڕۆکی دەستور ئەوە ینی کە وەکو بە کێشەی یەکەم دادەندرێتن لێروکانە چونکە لەبەرەوەی ئەو بڕیارانەی کە دەردەچیتن لە بەغدا دژە دەستورەوە لە هەمان کاتدا لە هەندێک شەخص بعضەکە ترابانەرین حکوومەتی بەغدا بەڵگبرین کە بعضێک لایەنیان بعضێک ئەندام پەرلەمانەکانی عێراق بۆ بەرژەوەندی شخصی خۆیان بۆ بەرژەوەندی ئینتیخابی کار لەسەر ئەوەی دەکەنکەوە لەبەر ئەو فەشەلەی کە چەندین ساڵە کە لە بەغدا هەیە بۆ ئەوەی وەکو ئەوەش دیعایی بۆ خۆیان بکەن بۆ بابەتی ئینتیخابات هجوم ئەبەنەسە هەرێمی کوردستان لە بەرەوەی تەجروبەی ناجحەتە تەجروبەی پێشکەوتووە ئەمە چاویان پێهێنایەتن لەسەر ئەو بابەتە ئەو کارانە دەکەن. ئێمەش بەڕاستی ئەوەی ئەمن ینی کە تێبینیم کردیە لە بازێکدا کە تەمەشای وەفدی خۆمان دەکەم یان تەمەشای نوێنەرانی خۆمان دەکەن لە ناو دادگای مەحکەمەی ئیتیحادی کە پڕ بە معلومات نینە ئەبوایە ئەو وەفدا یاخۆت ئەو محامیانێک کە لە محکمەی ئیتیحادی کە بە ناوی هەرێمی کوردستان ئەبێ پەیوەندیان هەبا لەگەر ئەندام پەرلەمانەکانی بەغدا لەگەر ئەو کەسانێک کە لە بەغدا و نێزیکە پەیوەندیەکانیان هەیە بۆ ئەوەی ئەو معلوماتانە هەیە لە بەغدا بدا بە هەرێمی کوردستان و بە گفتوگۆ بتوانانی بچیتە ناو هۆڵی دادگا بۆ ئەوی دادبینی بکاتن لەسەر ئەو بابەتە کە مۆزوعەکە گەڕێتەوە بۆ مافی هەرێمێک بێ بە گشتی نەک بۆ تاکە شەخصێک. کاک نەرو ئەو بیانوانەی وەزارەتی دارایی چییە لەوەی کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لیستی کارمەندانی بڵێم هێزەکانی ناوەخۆوە پێشمەرگی ئەوانە بنێرێ بۆ تا ئێستا ئەوان ئامادەنین لیستی حەرجی شعبی ئاشکرا بکەن بۆ حکوومەتی هەرێم ئەو کارە بکەن. ئەوەکو ئەوەی کە باسمان کرد ئێمە لە بیداەتی ئەم ساڵ و لە ئەم دەورەی چارەم و دەولەی پێنجەم کە ئێمە چوینە بەغدا جەنابی سەرۆک باس لەوەی دەکاتن کە بێتن ئەو شەراکەتیان ئێمە کە بەشداری حکوومەتی ئەبین حکوومەتی ئیتیحادی دەبێت لەسەر ئەساسی تەوازن و تەوافق و شەراکەت بیتن. ئێمە ئەگەر کەسێکمان نەبیتن لە ناو دام و دەستگاکانی ئەمنی حکوومەتی ئیتیحادی و داتایەکان هیچ لە بەردەستی ئێمە نەتەنانەک لەک لە بەردەستی ئێمە لە بەردەستی حکوومەتی ئیتیحادیش نییە. بۆ نمونە حەشدی شعبی 238,000 کەسن 238 کەزایی تاکە یەک ناوەچیان نییە وڵا ئێمە لە ڕووی ئەمنیەوە باشە چۆن ئێوە تەعامل لەگەڵ ئێمەش لە ڕووی ئەمنیەوە ناکرێتن ئەم ناوانە بدرێتن. ئێوە ئەگەر باسەوەی دەکەن کە دژمنتان هەیە لە ئەمریکا ئێمەش دژمنمان هەیە بێەوەی ناوەکان بینین مەسەلەن کێشە هەیە بەڵام بەنسبەت مۆزوعی مەدەنی مۆزەفی ئەتیادی لیستەکان نادرا چەند مانگەشی بۆ ئەوی کە بەرنەوە کاری تەوتین بکاتن ئەمەش لە بەرژەوەندی هەموو لایەک دەبیتن بەڵام مۆزوعی ئەمنیەتەوە ئەمە دەبێت گفتوگۆی لەسەر بکرێتن تاوەکو یەکلا دەبتەوە. بە پێیەوەی جەنابەت ئەندامی پەرلەمانی بە دیاریکراوی کەی موچە بە تەواوی دابەشەکرێەوە و ئەو گرفتە کە هەموو مۆزەفێک مانگانە هەموو سی ڕۆژزارێک موچە وەرگر ئەم گرفتەکەی کۆتایی لە دوا چاوپێکەوتنی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەگە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق محەممەد شیع سودانی باس لەسەر ئەو بابەتانە کرا لە زۆر ئەو گرفتانەی کە وەکو بە ناوی هەرێمی کوردستان لەسەر لیستی ینی لە ڕێگەی فراکسیۆنی ئێمە ئاراستەی ئەو چێشانە ئاراستەی محەممەد شیع سودانی کرا ئەویش بە باڵێنی دایە وا دەرێ من
بە بەردەوامی لەگەر بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوامە بۆ ئەوی ئەم کێشانە چارەسەر بکرێتن و من ینی ئەو خۆی بە جددی دائنێتن کە بۆ ئەو یەکلابوونەوەی ئەو بابەتانە و ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیک ئەوەی ئەمن ئاگدار بم چەندین کۆبوونەوە هەیە بە نیهێنی و بە سڕی بۆ ئەوی ئەو کێشانە یەکلا بکرێتەوە. نەهرۆ ڕوانزی ماوەیەک لەمە بەر سکالایەکی لە دادگای فیدرالی عێراق تۆمارکرد، ناوڕۆکی ئەم سکالایە چییە؟ بەڵێ من وەکو کە پاش ئەوی کە لە وەکو جێگری سەرۆکی لێژنەی نەوت و گازی پەرلەمانی عێراقی بابەتێ چەند بابەتێکم تێبینی کردێک لە بابەتانە ملاحەزەمە کرد کە لە بەغدا مەسەن نەفت و غاز و گاز و بنزین ئەدرێتە هاوڵان بە نرخێکی زۆر کەم. لە هەمان کاتا دەبینم ئەم بابەتە لە هەرێمی کوردستان بە دوو بەرامبەری بەغدایە. بۆ دەستور باسەوەی دەکاتن کە مادە 14 دەستور باسەوەی دەکات کە دەبێت یەکسانی هەبیتن بینی هاوڵاتیانی لە هەموو عێراق. ئێمە باسمان لەوەی کردگەتمان ئێمە لە دوژمنێک لە دوژمنی ڕژێمی سەددام قورتار بووین لەبەرچێت لەبەرەوەی تووشی زۆر کێشە دەبوون هاوڵاتی فەرقوزازی لە هاوڵاتی دەبوو لە شار و شارۆچکەکان دەربەدەرکراین ئینفال کراین قەسفی شیمیاوی کراین کاتێک کە حسار اقتصادی لەسەر عێراق دانرا کە ئێمەش بەشێک بووین لە عێراق ئێمەش بەبەرەو حسارەکەتین لە هەمان کاتە حسار ڕژێمی بەعس لەسەر هەرێمی کوردستان ئێمە دوو حسارمان هەبوو وا لێ هات کە هاوڵاتی لە هەرێمی کوردستان لە بەرنەبوونی نەوت و گاز و ئەنە پەنابەر بۆ ئەوەی کە ژینگە تێک بدرێتن. ئەمە نابێ ئەمجا بابەتە دووبارە بکرێتەوە. ئێمە داوامان کردووە کە دەبی یەکسانی هەبی لە بەغدا بەچەندە ئەبێ لە هەرێمی کوردستانیش بە هەمان نرخ بیتن ئەو فەرق و جیازە نابێتن یعنی بەڕاستی محکەمەی ئیتیحادی تێبینی ئەو بابەتەی کردیا و دوو جەلسەمان دیتە لە ڕۆژی 31 مانجی ئینشاڵڵا گە دوا جەلسە نەبیتن جەلسەیەکی کە کۆتاییە بێتن و لەو باوەڕەی دامە کە لە سەروی نزبەی ١٩ ئینشاڵڵا لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. باس نەهرۆ ڕوانزی ئەندامی پەرلەمانی عێراق باسی لە کۆمەڵێک پرس کرد کە بابەتی موچە و ئەو سکالای کە جەنابیان لە دادگای فیدرالی تۆمار کردووە کە باسی لەوە کرد ئەو سکالایە باس لەوە ئەکە ناوڕۆژ سکالاکەیشی کردەوە کە بابەتی بنزین و نەوت و گازوایل ئەمانە کە لە حکوومەتی ناوەند بە نرخێکی گونجاو دەفرۆشت بە هاوڵاتیان هاوشێوەی ئەو پارێزگانی عێراق لە هەرێمی کوردستانیش نرخی سوتەمەنی بەرەو هەرزان بوون بچێت و باسی لە بابەتی موچە کرد و ئاماژەی بۆ کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان لیستی تەواوی موچەخۆرانی ناردووە تەنها ئەو بیانوانەی وەزارەت دارایی عێراقەوەیە کە داوا ئەی لیستی پێشمەرگە و هێزەکانی ناوەخۆ دەکات. بەڵێ